لەم ساڵدا کە ئەوەی بووە تا ئێستا 327 ملیم لە سنتەری هەولێر باران باریوە. پارساڵ لە هەمان ئەو بەروارێک کە ئێستا تێداینە 138 ملیم باری بوو، واتە 189 ملیمەتر ئەم ساڵ سوپاس لە بۆ خودای گەورە لەگەر پارساڵ جیاوازە. نمونەیەک ساڵی 21 لەو تا ئەو بەروارە 129 ملیمەتر باران باری بوو کەچی چەند لافاوێک بەداخەوە ڕوویدا بوو کە ئەم ساڵ 198 ملیمەتر زیاتریش باریوە، سوپاس لە بۆ خودای گەورە لافاو نەبووە. ساڵی 22 بەڕێزان تا ئەو بەروارە 193 ملیمەتر بارانباری بوو کەچی لافاویش ببوو. ئەم ساڵ 134 ملیمەتر زیاترە و سوپاس لە بۆ خودای گەورە لافاو نەبووە. بەڕێزان ئەوە دەرخەری ئەوەیە کە کۆمەڵێک ئیجراعات و پرۆژە و هەنگاوەکانی حکوومەت و ئەو کارانەی کە کراون سوپاس لە بۆ خودای گەورە بوونە هۆکاری ئەوەی کە مەترسیەکان کەم بوونەوە، کارەساتی لێ نەکەوتەوە. ئەمن ئێستا بەشێک لەو پرۆژانەش لە بۆ ئێوە لە بۆ ڕای گشتی و لە بۆ خەڵکی شارەکەمان ڕادەگەیەنم کە ئەو کارانەی کراون چینە کە بوونە هۆکاری ئەوەی سوپاس لە بۆ خودای گەورە کە لافاو ڕووی نەداوە. بەڕێزان زۆر ئەو وشکە ساڵیانەی کە هەن ئەو ساڵ دەتوانین لە هەر چوار جۆری دڵخۆش بین کە دۆخەکە دۆخێکی باشە. سێ ساڵی ڕابردوو ئەو بارانانەی کە دەشبوون لە ماوەیەکی دیاریکراوی کەم دەبوو، لە جستاندا لافاوی دروست دەکرد و لە هاوینیشدا وشکە ساڵی دەبوو.